دەوڵەتە ئەوروپیەکان بەرپرسیارەتی خۆیان لە بەرامبەر خەڵکی ئەفریقا لە پشتی دیوارەکاندا دەشارنەوە. سێوتە شارۆچکەی خۆبەڕێوەبەری ئیسپانیا لە کەناراوەکانی باکووری ئەفریقا، یەکێکە لە هەستیارترین خاڵەکانی بەریەکەوتنی نێوان ئەوروپا و ئەفریقا. شارێکی بربەستکراوی بچوو کە تاکە سنووری وشکانی یەکێتی ئەوروپای لەگەڵ کیشوەری ئەفریقادا لەخۆگرتووە. ئەم هەڵکەوتە جوگرافیە سێوتەی کردووە بە هێمایەک لە کلێنی قوڵی نێوان دوو کیشوەر. لەلایەکی سنوورەکەوە ئەوروپا بە بەڵێنی ئاسایش و خۆشگوزرانیەوە وەستاوە و لەلایەکی دیکەشەوە هەزاران مرۆڤ بۆ خۆدەرباسکردن لە هەژاری نائەمنی شەڕ و بێئاسۆیی ڕوون لەم سنوورە دەکەن. لە ڕۆژانی ڕابردوودا سێوتە شاهێدی شەپۆلێکی بێوێنەی هاتنە ژوورەوەی کۆچبەران و پەناخوازان بووە. بە پێڕاپۆرتەکان لە ماوەیەکی کووردا نزیکەی 600,000 کەس لە ژنان، منداڵان و تازەلاوان لە خاکی مەغریبەوە خۆیان گەیاندۆتە ئەو شارە. زۆربەیان بۆ پەڕینەوە لەو ڕێگا کورتە خۆیان هاوێشتۆتە ناو ئاوەکەوە و بە مەلەکردن ڕوویان لە ئەوروپا کردووە. لە ڕەوتی ئەم هەواڵە مەترسیدارانەدا تا ئێستا 40 کەس لەو خەڵکە گیانیان لەدەستداوە، ژمارەیەکی کە تەنیا بەشە تۆمارکراوەکەی زیانەکان نیشان دەدات. هەر مرۆڤێکی کە لە ئاوەکانی دەوروبەری سێوتەدا دەخنکێت ئەنجامی ڕاستەوخۆی جیهانێکە کە تێیدا ڕێگە ئارام و یاساییەکانی کۆچبەری بەسراون و سنوورەکان لە بری پشتیوان بوونەتە مەیدانی مەترسی. سیاسەتی کۆچبەری ئەوروپا لە ساڵانی ڕابردوودا زیاتر لەوەی لەسەر بنەمای پشتیوانی لە مرۆڤەکان بێت، لەسەر بەرهەڵستکاری، دیوار هەڵچنین، کۆنتڕۆڵی سەربازی و سپاردنی بەرپرسیارەتی بە وڵاتانی دراوسێ بنیادنراوە. یەکێتی ئەوروپا بە بەخشینی پارە بە دەوڵەتانی وەکو مەغریب، لیبی و تونس هەوڵیداوە بەر لە گەیشتنیان بە خاکی ئەوروپا پێش بە کۆچبەران بگرێت، بەڵام بە پێچەوانەوە ئەم سیاسەتانە نەک هەر کۆچبەریان ڕانەگرتووە، بەڵکو تاکە ئەنجامیان ئەوە بووە کە ڕێگەکانیان مەترسیدارتر کردووە. کاتێک دەرفەتی داواکاری پەنابەری لە باڵێۆزخانەکان پەڕینەوەی یاسایی، ئیمکانی بەیەکگەیشتنەوە لەگەڵ بنەماڵە یان وەرگرتنی ویزای مرۆڤ دۆستانە بوونی نەبێت، مرۆڤەکان ناچار دەبن لە دەریا، بیابان، پەرژینە ئاسنینەکان و ڕێگەکانی قاچاخەوە تێپەڕن. لە بارودۆخێکی ئەوەها هەر دیوارێکی بەرزتر مرۆڤی زیاتر بە ئاراستەی ڕێگە مەترسیدارەکان دەبات. لە قەیرانی سێوتەدا چەندین هۆکار بە شێوەی هاوکات ڕۆڵیان هەبووە. گۆڕانکاریە یاسایی و دادوەریەکان سەبارەت بە شێوازی ڕەفتارکردن لەگەڵ منداڵان و تازەلاوانی کۆچبەر، گەژیە سیاسیەکانی نێوان ئیسپانیا و مەغریب و تند و تۆڵنەبوونی سنوورەکانی ئەم شارە لە زومرەی هۆکارەکانی وەڕێکەوتنی ئەم شەپۆلە نوێن. بەکارهێنانی سیاسیانەی کۆچبەرانیش دیاردەیەکی نوێ نییە. دەوڵەتە ئەوروپیەکان بەردەوام هاوکاری سنووریان لەگەڵ وڵاتانی باکووری ئەفریقا وەک ئامڕازێکی گوشاری سیاسی بەکارهێناوە. لە بەرامبەردا دەوڵەتی ئەم وڵاتانەش جارجار کۆنتڕۆڵکردنی سنوورەکانیان کردوێتە ئامڕازێک بۆ وەرگرتنی ئیمتیازی ئابووری یان سیاسی لە ئەوروپا. لەم نێوەندەدا ئەوانەی گەورەترین باش دەدەن دەوڵەتەکان نین، بەڵکو ئەو پەناخوازانن کە دەبنە ئامڕازی سات و سەودای دەسەڵاتەکان. بۆ تێگەیشتن لە شەپۆلەکانی کۆچبەری لە ئەفریقاوە ناکرێت تەنیا ئاماژە بە بڕیاری دادگایەکیان لاوازی کۆنتڕۆڵی سنوورەکان بکەین. ئەوروپا خۆی لە پێکهێنانی زۆربەی ئەو بارودۆخانەدا ڕۆڵی هەبووە کە خەڵک ناچار دەکەن ماڵ و حاڵی خۆیان جێبهێڵن. مێژووی ئیستیعماری ئەوروپایی لە ئەفریقا سنووری دەستکرد، پێکهاتەی ئابووری نایەکسان و سیستەم گەلێکی جێهێشتووە کە ئاسەوارەکانیان تا ئێستاش ماونەتەوە. لە سەردەمی پاشا ئیستیعماردا بەشێکی گەورە لە سەرچاوە سروشتیەکانی ئەفریقا لە چوارچێوەی پەیمان نامە نایەکسانەکاندا بە تاڵان براون. قازانجی ئەم سەرچاوانە زیاتر چۆتە گیرفانی کۆمپانیا و ئابووریە زەبەلەحەکانەوە لە کاتێکدا کۆمەڵگە جێیەکان کە لەگەڵ بێکاری تێکچوونی ژینگە و نایەکسانی بەرەو ڕووبوونەتەوە. دەستێوەردانە سەربازی و سیاسیەکانی وڵاتانی ئەوروپاش بێکاریگەر نەبوون. شەڕەکان و ئۆپراسیۆنە سەربازیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا، لەوانەش هەڵوەشانەوەی پێکهاتە سیاسیەکان لە لیبی لێکەوتەی زۆر لەوە زیاتری هەبووەکە تەنیا لە چوارچێوەی سنووری ئەو وڵاتانەدا بمێنێتەوە. لە ناوچوونی ژێرخانەکان، پەرەسەندنی گروپە چەکدارەکان، گەشەی تۆڕەکانی قاچاخی و ناسەقامگیری ئابووری ملوێنان کەسی ئاوارە کردووە. ئەوروپا ناکرێت خۆی ڕۆڵی لە دروستکردن یان توندکردنەوەی بەشێک لەو قەیرانەدا هەبێت، بەڵام قوربانیەکانی تەنیا بە مەترسی ئەمنیەتی ناو ببات. قەیرانی کەشوهەواش ئەم بارودۆخەی سەختتر کردووە.
وشکە ساڵی کەم ئاوی دابەزینی بەرهەمی کوشت و کاڵی و بەرزبوونەوەی نرخی خۆراک ژیانی ملیۆنان کەسی لە ئەفریقا زۆر قورس کردووە. پشکی وڵاتانی ئەفریقایی لە بەرهەمهێنانی مێژووی گازە گوڵخانەییەکان زۆر کەمترە لە ئەوروپا و وڵاتە پیشەسازیەکانی دیکە. بەڵام ئەم کۆمەڵگەیانە زۆرجار بەرگەی دژوارترین لێکەوتەکانی گۆڕانی کەشوهەوا دەگرن. دادپەروەری کەشوهەوا ئەوە دەخوازێت کە وڵاتە دەوڵەمەندەکان بەرپرسیارەتی مێژووی خۆیان قبول بکەن، نەک سنوورەکانی خۆیان دابخەن و تێچووی قەیرانەکە بخەنە سەر شانی قوربانیەکان. دوای قەیرانی سێوتە هەندێک لە سیاسیەکانی ئەوروپا داوای بەهێزکردنی دیوارەکان، زیادکردنی ئامادەی سەربازی و تەنانەت سەپاندنی سزا سیاسیەکان لە دژی ئیسپانیایان کرد. وەڵامدانەوەی لەم جۆرە نیشانی دەدات کە ئەوروپا هێشتا لە بری چارەسەرکردنی سەرچاوەی قەیرانەکە هەوڵی بەڕێوەبردنی ڕووکەشانەی ئەو قەیرانە دەدات. بەڵام منداڵێکی کە لە ئاو پەڕیوەتەوە مەترسی ئەمنیەتی نییە. ژنێکی کە لە ترسی شەڕیان هەژاری هەڵاتووە ئەمڕازی گوشاری سیاسی نییە. پەناخوازێکی کە بۆ بەدەزێنانی ئەمنیەت گەیشتووەتە سنووری ئەوروپا پێش هەموو شتێک خاوەنی مافی مرۆیی و یاساییە. بنەمای گەڕانەوەی کەسەکان بۆ سەرزەمینێکی کە تێیدا لەگەڵ مەترسی ئەشکەنجە ئازار یان هەڕەشەی جددی بەرەو ڕوو دەبنەوە یەکێک لە بنەما سەرەکیەکانی مافی پەنابەران و ناکرێت بە بڕیاری کاتیان گوشاری سیاسی وەلا بنرێت. ئەوروپا بۆ ڕێگریکردن لە دووبارەبوونەوەی قەیرانەکانی هاوشێوەی سێوتە دەبێت ڕێگەی ئەمن و یاسایی بۆ کۆچبەری و پەنابەری دروست بکات، دەرفەتی بە یەکگەیشتنەوەی بنەماڵەکان زیاتر بکات و پشتگیری و پشتیوانی تایبەت لە منداڵان و تازەلاوان بکات. ئۆپراسیۆنەکانی ڕزگارکردنی دەریایی بەهێزتر بکات و کۆتایی بە دەست بەسەرکردنی سەرڕۆیانە و گەڕانەوەی بە کۆمەڵ بهێنێت. هەروەها پێویستە وڵاتانی ئەوروپایی پشکی ڕاستەقینەی خۆیان لە وەرگرتنی پەنابەران و دابینکردنی بودجەی بەرنامەکانی پشتیوانی لەو وڵاتانەی کە سەرچاوی کۆچبەرین قبول بکەن. سێوتە و بیرهێنەرەوەی ئەو ڕاستەیە کە کۆچبەری بە دیوار ڕانەگیراوە و ڕاناگیرێت. تا ئەو کاتەی شەڕ، هەژاری، نایەکسانی، گۆڕانی کەشوهەوا و دەستێوەردانی دەرەکی بەردەوام بێت، خەڵک بە دوای ڕێگەیەکدا دەگەڕێن بۆ ڕزگاربوون و زیندومانەوەیان. ئەوروپا ناکرێت بە دەیان ساڵ لە سەرچاوەکان، بازاڕەکان و کاریگەری سیاسی خۆی لە ئەفریقا بەهرەمەند بوو بێت و ئەمڕۆژ خۆی لە بەرپرسیارەتیەکان بشارێتەوە. بەرگری لە پەناخوازان بەو مانایەیە کە ئەمنیەت و کەرامەتی مرۆڤەکان نەکرێتە قوربانی سیاسەتە بژاردەی و یاریە ژیۆپۆلیتیکەکان. سێوتە دەبێت لە بری ئەوەی ببێتە هێمای داخرانی هەرچی زیاتری ئەوروپا، ببێتە خاڵی دەستپێکی تێپەڕبوون و پێداچوونەوە بە سیاسەت گەلێکدا کە مرۆڤەکان بەرەو دەریا و مەرگ ڕاپێش دەکەن.